ئێمە وعدێکمان داوە بەم شارە پاکەینەوە، ئەم شارە جوانکەینەوە، کوڕی مەسئول بێت مشکلە نییە لای ئێمە عینیشتی لێکرێت. بەخێر بێن بۆ سلێمانی شاری تەقە و قوربانی. ئەم دیمەنانەی دەیبینن دیمەنی شەڕی دژی داعش نییە، وەک چۆن دیمەنی ڕزگارکردنی موسڵ و ڕەقەژ نییە. ئێرە پارێزگای سلێمانیە و ئەم شوێنەشی تەقەکانی تێداکرا ناوجەرگەی گەشتیاری شارەکەیە کە گەڕەکی سەرچنارە. سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە. ئەگەر هەر کەسێکی بیانی گوێی لەو نازناوە بێت ڕەنگە حەز بکات گەشت بکات بۆ شارەکە، بەڵام کاتێک دەگاتە دەروازەی شارەکە چی دەبینێت؟ ڕووی بەهێزێکدا دەتەقێت کە بەرامبەر هێزێکی فەرمی وەستاوەتەوە. بەخێر بێن بۆ سلێمانی. مانگی شوباتی ئەم ساڵ و دوای ماوەیەکی کەم لە دەست بەکاربوونی بەڕێوەبەری نوێی ئاسایشی سلێمانی لە بازگەی تاسڵوجا لە نێوان هێزی ئاڵتونی و ئاسایشدا گرژی و شەڕڕوویدا، هەر لەوێدا کارمەندێکی ئاسایش بە چەقۆی هێزە ئاڵتونیەکە کوژرا. ڕووداوەکە زەنگێکی مەترسیدار بوو بۆ زۆنی سەوز کە یەکێتی تیایدا باڵا دەستە. ئەو گرژیە لەو کاتەدا وەک کوردەواری دەڵێت بە سوڵح چارەسەر کراو. خوێنی ئەو گەنجەی لە شەڕەکەدا گیانی لەدەستدا هەرزوو لە یادەوەری بەرپرسان و خەڵکدا کاڵ بووە. 4 مانگ دواتر و بە دیاریکراوی شەوی دووشەممە جارێکی دیکە لە نێوان ئاسایش و پۆلیس و هێزی ئاڵتونیدا شەڕ دروست بوو. ئەم جارە لە ناوجەرگەی سلێمانی و لە نێو دڵی شوێنی نیشتەجێبوونی خەڵکیدا دەیان جۆرچەکی قورس و سووک بەرامبەر یەکتر بەکارهێنرا. ئەو هێزانە 20 خولەک بە بەردەوامی بە ئاسمان و بەڕووی یەکدا تەقەیان کرد. سەرنجام 9 کەس لە هەر سێلایانی ئەمنی بریندار بوون. ئەو ڕووداوەی شەوی دووشەمە سەرباری ئەوەی خەڵکی سلێمانی خستە دڵە ڕاوکێ و ترسەوە، هاوکات پەردەی لە ڕووی ئەو حەقیقەتە ژەڵماڵی کە ئەو سوڵحەی مانگی شوبات بۆ ڕووداوەکەی تاسڵوجەکرا نەیتوانی بڕ بکات، وەک چۆن ئەو سوڵحەی ڕۆژی سێشەممە بۆ ڕووداوەکەی سەرچنار کرا ناتوانێت گەرانتی بێت بۆ دووبارە نەبوونەوەی هەمان ڕووداو لە داهاتوودا. شەوی دووشەمە سلێمانی شەوێکی نەئاسایی بەڕێکرد، بەڵام لە پایتەخت و بە دیاریکراویش لە سێ سەرۆکایەتیەکەی هەرێم تەواو دۆخەکە ئاسایی بوو. نە ئەو شەوە و نە ڕۆژی دواتر چ حکوومەت چ پەرلەمان ڕاگەندراویان لەبارەی ئەو ڕووداوەوە نەبوو. بەڵام ئەوەی لێرەدا جێگەی پرسیارە بێدەنگی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو لەو ڕووداوە. بەو پێی ناوبراو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانە. ڕووداوەکە یەک حەقیقەتی تاڵی نیشانی ڕایگشتیدا. ناو بانگەشەی مەسرور بارزانی بەدی هاتووە کە لە کاتی دروستکردنی کابینەی نۆ جەختی لە سەپاندنی یاسا بەسەر سەرجەم پارێزگاکان و نەسەرۆکی هەرێمیش توانی دەسەڵاتی خۆی بەو پێی یاسا بۆی دیاری کردووە بەکار بێنێت با یاسا سەروەر بێت. ئەمە دەستەواژەی زۆرینەی بەرپرسانی حکوومەتی هەرێمە لە نێویشیدا. ئەو بەرپرسانەی سوڵحیان بۆ ئەو دوو ڕووداوە کرد کە باسمان کردن، بەڵام سەرنجام کێشەکەی شەوی ڕابردوو لە دەرەوەی یاسا چارەسەر کراو بە وتەی مستەفا چاوڕەش فەرماندەی هێزەکانی حەفتای پێشمەرگە، نوێنەری سەرجەم هێزە ئەمنیەکان و نۆزانی کوڕی کاک شێخ جەعفەر ئامادە بوو. بەڕێکەوتن و ڕەزامەندی هەمویان کێشەکە چارەسەر کراو. لایەنی کەمتەر خەمیش لە ڕووداوەکەدا ڕووبەڕووی یاسا و دادگا دەکرێتەوە. ئێستا خەڵک دەپرسن کە کێشەکە چارەسەر کراوە کەواتە لێپرسینەوە لەگەڵ کێ دەکرێت؟ ئەو پۆلیس و ئاسایشەی ژیانی کەوتە مەترسیەوە و لە لێواری مەرگدا بوو لەو ڕووداوەدا، یان بڕیارێکی توند بەسەر ئەو ئاسایش و پۆلیسانەی ئەو شەوەدا دەدرێت و سەرجەم ئەو فیشەکانەی تەقاندویانە پێیان دەکردنەوە. بێدەنگی نوێنەرایەتی ئەمریکا و بەریتانیا بەرامبەر ئەو ڕووداوانەی هەرێم نیشانەی پرسیار دەخاتە سەر جدیەتی ئەوان بۆ پرسەکانی هەرێم. هەر بۆ نمونە کاتێک میلیشیاکانی حەشدی شەعبی هێز بەرامبەر حکوومەتی عێراق دەجوڵێنن، باڵوستانەکانی ئەمریکا و بەریتانیا لە عێراق دەڵێن ئەوە هەڕەشەیە بۆ سەرشکۆی دەوڵەتی عێراق، چونکە هێزێکی نافەرمی بەرامبەر هێزێکی فەرمی وەستاوەتەوە. دەپرسین ئاخۆ ئەو دوو ڕووداوەی سلێمانی بە هەمان شێوە لێدان نەبوو لە شکۆی حکوومەت یان هاوپەیمانی نێودەوڵەتی کە بەشدار بووە لە پڕچەکردنی هێزی ئاڵتونی چۆن ڕێگە دەدات چەکەکانی بەرامبەر دەوڵەت و دامەزراوە فەرمیەکانی هەرێم بەکار بهێنرێت؟